ورا بسريت الروفني والسيشه وعد زمان من الهدس اوكلي بردم يا اخوي حسب بابد مو دكتوري ما اذكرني والله. اخ الروف دكتورك باشا دكتوري زور باشا الروف امن دا ترسم خوي بمن فير بكره كورنا نا خوي بوتفيرناك انا الروف دقم لي ندي الروف كورا اكرم دقل لنا ادمنا الروف فيلم منشتيني الروف كورا اكرم فيلم الناس تنمنا الروف دا ترسم بتسيني حيام بتسي كورا اكرم حياة ناسينا يلا بتسين اي وسو براجن هاد او زان تاعي بيني بروي انا ديالا جنيه تذكر تو ما شاء الله لو ايش شي دنيري يك ساعتي بيدسي لي غير لدس اوج لي بتوبم نانا بقربان متو بقدرمي هذا تذكر جنيه اري اوهات مو دنگا ولا تشيا اري مارت خرانه بيا تو دتش جوري يك ساعات بيش شي ودا بينا دري دباش اوهات راستا باب خوشو اسطى باي باب يا الله قول لا سرق بينا زانتا كيف بدي زانتا كم دين اي مني جيام لا ني بقوان قسم دكن او دخست خانيه او زانتا بدا من اي كي بدا من قالتو روف الروف هذا الروف لقيني وا الروف ده بيا مرافقه هذا بدا ولد دي قال له ما ريبك تي انا خوبي يلا داي بابا وش اي بابا اي بابا درك تاكسي كتبينا بمناطر ما تسلزادي برو دقرم باب بس نادر زاري اي بابا وي لا سرق حتى صدفات شن مهمة ويسم لدرجاك أبا مخوتان درجاك تاكر حساول لنا ده درم وشي هو الروف او عمر ايزوكامي بيدري عمر ايزوكانتيا كورا وشي ايزوكامي بيد وبدو سلينا بتوعي الاسكي براسها كاك عمر والله ده سيده دكتوري لو وقتش خراباتي أما أترسم فيزا تان ورقرت بيا من سفر كان كرة ليتا قبولناكم رو كورا في زيت سعال زد يقما بردا نخوش كرة نخوش نيو هستا كم يكتري تاخوش يودس قلو تملي رسم بقرا ايه دي ما خوش دوي بس نخوش رسمي سعات هذا لاكو سولاتو عمر ما بردا بابا بابا اللي بالي يكتب يمزان بو شو يا ولا دكتور كورة بابا كي وقتي دكتور هر نيوي دكتور نبو خلقيان توشي نخوش يودس كورا انا اتو غرتي كاكا غرتي يقما بردا روف حيامان وبا ورا من با علاجي وبكم كورا حياتنا بمنا باخوان نايبي ورا بابشي نشورة بابا خم علاجي تقول تقول يوم تاكيد الرمام برد عمر شعر سرتكم شعر سر بخسي منك مشوا بولاي دكتور سري تبقى باب رنا شورة وانا ورا عمر بردي عمر يقما بردا عمر قربان برو بيشكو بابا خم شعر سريا كم اي عمر ده ما ينقر عنده عمر ورا تناتو علاجكم با تناتو ازار النيلم يلا بوش كل يوم اي باشا خو من نهت مع الروفي بربو خسخانه براشن يو عقلي خوتان بوين دس ام روفا اخر رو تو اسعافي تو ناقلي اين نقالي مردو مريه كنا عمر وي بيناوي تو نقال او نخوش كابرا كنا يبقى بخستخانه لو قول بمري سبينه اكرم تو بياوي شي عقلي اكرم باشا هر امرو فنبو بارنا بيرار خريبو كو حيامان بريه هر امرو فنبو خريبو كو ناموس مان بريه هر امرو فنبو خريبو رومان رشكا كاك دواز لو قصاده بينا وكاتو تسبلو دكي من ايش بوكم ايش ايه ده بدي تسبلو دكي ها جانيه من زاي شلون ايش بوكم من وكو دكتور اشتوا ايش بوناكم هذه يعني اخذ زمزم اتو تدكي يعني مقصد اتو بتماي سمتي بقيني امن تسبكم مقصيه ازاني شلون الروف اكرم من باراسايكولوجي يعني شكم تي باراسايكولوجي يعني باراسايكولوجي كلوزي اكلو دبل ما كذا كذا امك ابوتي ازاي شلون اكرم جا تو بيس بجيراويه دردي تو لاي من لاي عمر اما عمر ايوا قدري ناس انا من خمس هم شو خلق شارع سنه هاي لبارو عمري عمر قلت راوس عمر كاكا داود ادري شيء ما ذكر ممكن يوم تقي روفت ازاي شلون علاج يقشيتوش فهمك علاج بوكا ازاي شيا اكرم لا بيشانيه تو بيس بجيراويه اشي دبيجين باشا اما دبا حامس لبروي اي زورا بيشش حامس يكن نايو او عامس ما هنا كروس يعني ما بس متولي قسنك كروس ما بس مصوصي تخلطت انك ها كروس يعني دي خيت الناوي او كلوز شمالي انجا لحمي مهم تر ازانم حزيشي لا توكلا شوتي يا ام اكرم توكلا شوتي بالك شفتي رحمه هني خيت الناو دبكه موس او بالوتي تو ابينم كوتو موس هني
ڕۆف مۆزەکە ئێنی قاشقاشەکەی گیتە ناو دەبەکە ئەوە هێشمە دەبەخش ئەنجا ئێنی ڕایوەشێنی ئاویتیەکەی ئەکرم براشن پێتان نەڵێمەوە مەعەدەل تو ئەبێت لەم ژیرەوە بخۆی بەیانی هەستای بیخۆی نیوەڕۆ لە ناو بازارە بەدەستەوە بێ مەعەدەڵی خۆی ئەنجا لە هەمووی مهمتر کە ئەزانم نی ئەکرم حەزی زۆر لەوەیە تۆکڵە شووتی ئێنی ئەیخیتە ناو دەبەکە و ڕایبەت و ئەیخیت نیتردا ڕۆژانە بێ مەعەدەڵی بخوە ئەی ڕووکاک عومەر توێکڵە شووتی چی؟ توێکڵە شووتی بەس بۆ مەڕوو ماڵاتە قسەیان کە تەداخلی ئیشی سەحی من مەکەن بناژن ڕجاتان یەکەم تێکڵە شووتی پڕە لە پلاتین هین ڤیتامین دە باشە کاکە دەبی وە بکەین وەنی ئەن ناچینە دەخ لێگەرە ڕەواتە دکتۆری بینە با بزانم دەرمانەکەی وەی چم لێ دەکا ئەگە باش نەبوو کۆجە دەچینە بە قسەی من کە لە قسەی من دەرمەچۆ ئەو من نەخۆشی کەم حالی قاوشم کردووە ئەچم سەردانێکیەکەم ئەیە ڕۆ پیاوەکە واز بێنن لە چارەسەری سروشتی و ئەم شتانی کاک عومەرەیڵەن هەستە با بچین بۆ خەستەخانە براش ڕجاو لێکم تەداخلی شتی من مەکە ئاخر کابرا با نەمرێ کە مر دەبێ وشتی کەمەوە بێنم لە باخەکەم ئاوا داینم بۆ جوانی بە قسەی من کە ڕۆف قسەی براشنمە وکاکە ئەکرم هەستا لەگەرم بچین دکتۆری ئەو دکتۆری ئەمن دەرێم کاکە سەد کەسی عەمەلیات کرا ئەتوو سەد و یەکی لۆ نایە بە قسەی عومەری دەکەی عومەر سێنە بە قسەی دەکەی ڕاوەتە کاکە گۆ بە شەتانە من لێرە تاقی من لێرە کردیام تاقی وازم لێبینن کاکە کە بە قسەی ئەکرەمی دەکەم و تەوا بڕە بە قسە دەم عومەری بشی ئەکرم بڕو خێر ڕۆف یعنی بڕو خێڕۆف یا با پێ برم یعنی بە قسەی ئەوەی دەکەی عومەری دەکەی عومەری زیکام کاکە من لە خزمەتانە مەخەر براشن ئەمە نییە ئەو دەرمانی بۆ بگرنەوە بێنێ ئابزانن نییە چۆن سلۆری ئیشەکە لە جێ خۆیە بەرمەتی خۆتە ئەستا بەجێم دەکەی بەجێی مەکە کاکە کورە زەرە دەکەی ئەکرم کورە کاچی خۆم ئەوە عومەری زوکامە ئەوە دەرەجەی یەکە لە دەرمانی عومەری زوکام و چوو عارس دەواز بینە کورە زەرە دەکەی ئەکرم هەستا کچێ هەستا بابچینەوەی بگەرە من کریەم تاقی هەستا دەینە بڕۆ تو بڕۆ جارێگەیشم پێم تەلەفۆن لۆ دەکەم شقەیاک وەرە بم بەدەری هەستا شنێ هاتم لە دوای هیچ مێردی نییە مێردی نیمە ئینشاڵڵا دەبرم لە کۆڵت دەبۆ ئینشاڵڵا لەخوانەکە دەبڕۆ عومەر داناتەوە لێوە لەگەڵ وەی سوتەوە فڕەکەم لێدا بە برتەکە دەیدەی وارد خڕانەی وەندە خاڵ و خلیسەکە دەبای ئەدە دەوا خەریکم تۆش ئاخر جانەکە لە تو نییە کابرا گۆتەنی نییە دەلێت لە من مەدە لە برام بێ وازام لە چواری کای دەدەی تا قایسەرت بەگوێ و نەکردم نەهاتی بۆ لای دکتۆر بەگوێی کاک عومەرێ کرد ئەم شتە پیسان تێکەڵیشی بنمەبە مادەم کابرا گۆتی ئەوە بکە تەواو عومەر خەبیرە هەموو شتەش دەزانی آخر کەس شووتی کردووەتە ناو ئەو شتانەوە بیخوا ڕاست بەبیر ماتۆ کاپەلکە شفتی کورە پیاوەکە قسەی خێرکە پەلکە شفتی چی بەس حەیوان پەلکە شفتی دەخوا کچێ بابە زۆر عەندیکەی ئەخە دەدەچێت پەلکە شفتی تێ نەکەین دوایە نەقزبی لە موادەکەی تەسیر نەکە تۆ ئەمانە تەواوکە دوایی هین زوو بە کابرەکە تو بڕەکە و کەرە و زومەرە و زەم دێتە یاڵەتەی ئەوە چێوە زگە سوڕایە بەکورە بارد خرانە بێ قسە قۆڕە چێ دەکەی زگ سوڕانی چکلیەم دێشی بیست و حەمدە بەم لەوەی خواردی هێشتا چانە بوویمەوە ئەوە چێوە دەخۆی کورە ئەوە عومەر ئیزۆکام هەیە ئێ گوتی کاکە مەڕۆ دکتۆری ئەو تو بەعشا بە چیاوی دەخۆنەوە ئێ گوتی هەندێک مسچی و هەندێک ئاوی پرتەقاڵی و هەندێک مۆز و هەندێک کەرەوز و نازانم کەوەر و ئەو شتانە تێکەڵ کە ئاوەکەی بخۆ ئەها یعنی ئەوە ئەو هەموو جاو گۆڕی لە تو لە ئاوێکی دەبخۆی ئەرێ وەڵڵا کاکە ئەرێ وڵڵا ئاگەرە تو 27 بەلەوەی خواردی مەعناوەیە تو دەستنوێژ لە بزنێ ناشتی ئەرێ مارد خرانەبی کەس دەستنوێژی لە بزنی شکایە ئێوەیە وەیە وەڵڵا ئەو زە نەتیزە والله نەتیجە ئەوە دەمبینی السلام عليكم باشش كور أحوالتان لا شيان باشش كور أحواله أكرم شان أول شيء أبو أخو باي أول شيء دوا كور أبو أخو باي أتوم نتكشوا بيستو حفظ من دبم قوات ليش تسال أبوي ما كور وص كور توز شلون شان أبوي كاكا شلون شان أبوي يشتي عمر وشاق نبيت كور تسال أبوي ما أخو بخسيتوني عمر والله أتوم من التحتيم كر نع شاق أبي أو إيشي منا
عمر زانی چی بۆ گرفیتە تەوانەیە لێ بخۆی کتابەکە ناڵێ والله بابا عمر هەشت چی دانابی خەرگی استفادەی لێ وەرە بابەوە خۆی گاڵتە بە مەسەلە کاکاکی نازانی چیم بۆ دروست کردووە وەرە کاکە بەس ئەمن ئیستیفادەم نەکرد یا سەعید دەرێم عمر لۆ دڕکە زەردە لەگەدانە نادڕکە زەردا هەموو شتێکم بۆ تێکەڵ کردو بەڵام لەوەشێ خەلەل هەبێ ها لەوەشێ کەرەوزەکە و پێش مۆزەکە تێکرد بێ ئەوە خەلەلە ئەبێ مۆزەکە پێش ئەو بێ کورە کاکە کود گۆ هام کردی تو بەڕاستی تا ئەیدا من هەستەکەم نییە تو عیبە نییە توێ من بشکێنی وەرەدا بەخبای وە نییە هەموو ئەوانەی ئەتو گۆتت هەموو تێکار کردی ئاکرم ژیان ئەزایی چۆنە ئەوە من ئازارەکەم نێشتی اینجانەوە بە ئیلتیهاباتەکەیە بۆ دروستەکەم بڵە چیەکەی دەبەیەکی ترێن تەڕە پیاس باشە لەگەڵ دەنووکی لا لە حاجیە ئەمەنەیە ئەوەی تێکەڵەکەی جێلێ ڕاگرا بنی سڵق بنی سڵق ئەوە دەوایە دەوا ئەمەشی تێ بکە باشە ئەنجازانی شیەکەی هین هەیە ئەی خەنە ژێر مریژەکە کڕەکەوێ کا کاک عمر دەرێم لۆ کۆرکە خڕوچ شتێنەکە هەیە تێیکە ڕکایچ کۆرکە خردوست کوڕە بڕۆتەوە ئەتۆ ئەمنت کۆشت بڕە خۆم بکەیت بە دختۆری ئەیاوازگم تەقی ئەو خودایی لە بەری دەچ عمر داگاتە دختۆری کوورە بابە ئەوە گاڵتاکە چا بۆتەوانە بەڵام هەیە سنعاتەکەی من ڕەزی بکە ئەتو دە وەرە ئێرە وەرە ئێرە نانا شوێنەکەم زۆر باشە باشە عیبی نییە دەرێم ئەتو باش لێ دەزانی بەس ئەوە لەوانەیە نەیزانی بی کو دەگرتەوە کو جێبەجێ دەکات نەیزانی وە کاکە بەڵام ئەڵێم کاکسایی ئەتوو لەگەڵ مریشک فرۆشنەکە تا چۆنی والله کاک عمر ئەوەی ڕاستی بی سندان لە مریشکی هەر بداتە برێلو لەبەر ئەوەی ئەمەندەهێنم نییە ئەوەندەیە کە دای دەنێم شاپلا جیغ نەچی دەکە ئەوەندە لەگەڵ ڕان لە وەزنی دێتە خوارد ئەوە ناوسکی خۆی داناوە کاکە ئەوە نابێت کوڕە کاکە واز لە ئیشانە بێنن کاکە کەی ڕۆژێ کەسابەتانێ براگەی من والله ڕاز دەکەی ماشەڵە ئەو مریشکەی ئەمەندەهێنم زوکسویتی ئەزایی چۆنە ڕۆژی کەسابەتە بە ئەلکترۆنی کویانی ئەلکترۆنی بە قسەی من کە زەرەر ناکی کورە وەڵا بەقسەت دەکەم ئەلکترۆنی کووە ئەزای چۆنە مەسەلەن نییە تۆ بانکێکەیە باشە ئەتو $10 داخڵەکەی ئەو دێ ئەبێ بە 20 ئەبێ بە 30 ئەبێ بە 40 هەتاکو زۆری تێکەی زۆرە بۆیێتەوە وەکو هین ئەها مانگە کایەی تێ شیری باشەیە وایە بە قسەی من کە زەرەر ناکەی والله بەقسە دەکەم ئەو ئەمن لە سەری ڕات سوک و دەست پێ بکەم خۆ هیچی لێ نازان ئەجەخۆتە زانی هەر بە ئاسانە ئەوە بێ دانیشم تێوگەێنم چۆن داخلیەکەی چۆن پارەکە ئەنیەری زوزوویەتەوە بۆ داخلیەکەیتەوە یەتەوە بۆ داخلیەکەیتەوانەیە ئەمە دانیش نێوێ تێوگەێنم هەرێ وڵات تێمگەری یعنی تێکە و ڕاکێشت مۆبایلە پێیە بێنە بێنە ئاها دەوەرە تەریشتم با تێوگەێنە ئەمە مەسەلە دەستنی ئەبەمەیە ئەمە دەست پێ وای چی بووە؟ کەسە ژنێ و ژیراوەی ئەمنی کوشت بنیام تەقی کچە تەلەفۆنەکی لۆ ڕەوبی بکەم لێ سڕەکی دختۆرمان لۆ بگرە وەرە پێم وتی بەگوێ عومەر مەکە کچە ئەیا وار عومەر کۆمی کوشت تەلەفۆنش لۆ ڕەوبی بکە زۆرمە وای عومەر ماڵی وێران کردی ئەلو کاک ڕەوزگیان بە زووترین کات سەرەیەکمان بۆ بنووسە لای دکتۆر مرد زۆر هیلاکە باشە بە قوربان وا ئێمە حازرە بین کلیۆم هەستە بە خۆمان حازرکەین هەستە با بڕۆین عمرش لێ السلام عليكم مام سعيد السلام عليك كنا مام سعيد السلام عليك مام سعيد جاهاتم او دكان وقتهم ريش مانوي كاك مام سعيد كنا مام سعيد خبراروني بدانيتي نقي سدوانا مام سعيد جان صبر مريش مانوي كاك ولو دكان بوك وعز النبي کورە سندان لە مریشکت دارێ وەڵڵە دەواز بینە چێوە حیزابەکە لێ غەڵەت کردم كاك ميوان من هاتوا کورە سندان لە میوانیشت دارێ وەڵڵە مالي خالم هاتوا لسليماني وكاك ميوان من هاتوا دنيا وبنيانا ما رجعوا کورە سندان لە خاریشتدا ماري بلكيش مليونا مام سعيد قربان سواد محيا ما نسيت وايكا
پلکەم کورە سندان لە پرچشتدا مام سعید جان چاوە ڕاستەکەم هەسە و دوکانمان بۆکەوە بە قوربان ئەو مریشکانەمووی بردارە بێتەوە هەفتێکە دوکان نەکردوتەوە ئەسە بزانە چیانەوە ئاویان کەمە گەرمیان کەمە شتێکیان بەرێسە کورە سندانن لە جیقنێ مریچشدا باشە داستا دەی ئێستا خەریکی چی بەس بزانم تو کورە عیسابم ێ عیساب حیسابێکی بەس بزانم چی با میژەگەڵ تا بەشدار بم کورە ویشێ منداران نییە نا ئەوە زەلامی خۆی دێ بستە ئەو بابەتەی یاعی پێم ناڵێ کۆرە هەر سندان لە ئاخر تەمەنیشی گەورەی ناتوانم وا بڵم باشە کاکە دەستە خۆش بێت دۆلار 50 دۆلار وەرە دەرێ 50 ڕبحات لەوێ لەوێندرێ دەکا 33 وەرەق ڕاکێشە ئەلەو پەڕگەی لەو قولینسکەی لێرە چەندی ڕاکێشە لێروکانە وەڵا ئەیرە باشی ڕاکێشە ئێرە شل هاتە دوێ 6 وەرەقەی ڕاکێشە ئەلێ وێشتی ئەوە 9 هات کورێ باوەڕ ئاناوها بستە دوێ نییە هەر خەزینەکە نییە ڕاستکەتی مە ناو خەزیێنەی ئەی ڕوحەت دەخۆم ئەرێ وەڵڵا ئەلێروکانە زۆر بەرز بوویتەوە زۆر بەرز بوویتەوە بەس بەشکم بێتەوە خوارێ ئای ڕەحمەت لە داک و بابەت ئەی خودا خێرت بنووسی ئەرێ وەڵڵا عومەر ئیزوگام کورە ئەوە ئیشە کاکە کو ئەتو ئەو تۆپە خەزێنەت کولۆ من دیتەوە ئۆ ئێڕۆ هاوەڕهەیش کورە ئامن کو هاتێکەتم وەڵڵا نییە خودا دەزانێت ڕاز لێم بۆ دۆنێ بەزڕە پونجێ کورە خۆ هیچی نماوە سەر و مارم ئەوەی هاشم بوو لە سەرمدانە بە قڕ ئەوە چییەوە وەزعەوە وەڵا ڕۆیشت ئای سعید کوی ئای خوا حافظ کرد کورە عملیاتی کلیەم کرد خوا کورە ئیسراحەتم کرد کورە کاکە ئەمن نییە بە قسەی عومەرەی فەوتا بووم باوەڕ دەکەی 17 کیلۆ نی و بەس حامزیان لە زگم دەری نایە وەڵا باوەڕت هەبی نییە دەزانین چی دەوە کابرا دەیگۆ ئێستاش ناو ئەوەکان ڕێخەڵۆکانت بۆن کەوەری لێدێ دیگە هەموو کەوەرە چیە خواردیت کەوەرە سوتا بوو نە کەوەرم خواردە بوو ئاوی کەوەری ئێ ئەرێ بەسەری سەعیدی دکتۆر دەیگۆ ئەو هەموو پەلکە شفتیت چ بۆ خواردە بووت تو وەڵی دکتۆر ئەوە بە من گوت کاکاتۆ بە دووشتیوە مەکەوە ئێستا ئیسراحەتم کرد يعني أطول على الصافي هاتي خني بوم خني بس دميوني أو عمري بينم دوك الليل ده أري بسري سعيدي عاملني حرف وتابم بدو يا عمرو كي كتبوا وري يعني نيام تعزم معايا أمن كو بدو يكتب أم كو خوم تحت يمكن درب سعيد بعقلي تو دبي تصار بيش كهبي وشي من بدو أو كابري بكوي أري والله هيا باورناكم هبي والله هيا باورك والله هيا زورا دبي تشيبي أو بعقله أمن هاي أهي والله كو لا تبي عاقد أمن كور أخو أو درمانة يدر خواري توشي ندابي كور ناخوزي أو درمانة باي أدي كور أو اللي رسل يمني لقري راكن اللي رتسيا أو اللي كان أمني فير إيش كردي سر ومارم حمل صدان الراس نفوتا فير قماري نكرد بي سعيد والله نازانم هذا يقول زوري كم داني زوري إيه كور أول لقاوينا موبايلي الرحمة اللي مرديت عينا نشتا حفتح ورقها لو خاد الراب بلوكنا مستحق دبي دي تدلا تنشتم دانشت بوي علي رد تقول كور بابا قصيوية دبرو بيخو عليكم دي لا جنجي دنيا أمانة السلام عليكم. عليك السلام كاك عمر بخير شوني بلا باشي شاوكان كاك عمر جامع حالا وسع أحواله بريزي بخير يا أخوان جنابه شوني والله الحمد لله تو باشي شكون شاوكان كاك عمر فهموا أنا باور بانك يا باور بانك بالي همان باور بانك أنا والله أول تاني بشنت خوا أما هم أنا تقريبا ريق نزيق 12000 ملي أمبير ب 12000 12000 أنا والله أي هنا
دومینەمان هەیە دومینە دۆمینەشمان هەیە بەڵێ ئەوە تا سێ چوار نەوعمان هەیە ئەخنا لەوە ناحەپی بازیتیانە بێ چۆنە بێ شتیوا کاکە بێ پیازە بێ هەیەعنی نا وەڵا نییە شتیوا چۆن هەیە ێ ئەحواڵە چۆنە وەزە چۆنە باشی سەر چاوەکان فەرموویستە چی دەیە دەبڵێ ئەم کونجیانە چۆن ئەم کونجیانە ئەو کونجی هەر لەوەیانی ئەوە دانێ بە 500 دینارە دەرەجەیە کونجی کورە دەدرۆ مەکە وڵی کە کونجیە خۆیڵ یەک خاکە نازلیمیان کردێتە دەمتەوە دێبرا خۆ من دروستم نەکردەوە خۆی هەروایە سەر چاوە ئەی وایری شێڤڵ هەموو نەوعێکمان لایە ئەوە تا هەمانە بە 3500 دینار ئەمە وایر تۆ بڵێ وایر لە دوای ئەمەوە فشەیە بەچەنە 3500 دووتەنی بێ ڕاکێشە ئەی هیتفۆنتان هەیە هیتفۆن هیتفۆنیشمان هەیە ئەویش دانەی بە 4000 زۆرە گرانە کاکە گرانە وەڵایەوە ڕاستی بێ بۆی ناتۆ بۆ دۆشای تەماتە هەمانە ئەویشمان هەیە بەچەند ئەمە هەتا گەورەکانێتی بە 2500 دینار قڕ بەسەرم 2500 ئەی بۆچی خۆناڵی زۆرە کوڕێ کوڕی باوکم هەر دراوسە دوکانەکە تاڵە بە 1000 لەکوێ ئەمەی سەر سوچەکە ئاوەرە پێمشان دەبزانم کامەیە هێنە خۆی تو حەزەکەی بڕۆ پرسیاری لەگە ناناوەرە پێشم کەەوە بزانم کامەیە ئەمە تو حلای بە شەرە بێ لە شوێنانە ئەمە لە چه شوێنەکە بە 1000 دینار وڵایەوەی ڕاستی بێ درۆم کە هەر لە خۆمەوتم بە ئەو سوعبەتێ ئەی لەگەڵ تو ئەم ناگەشتی خەڵکە شوێنی هەر لە خۆمەوە بەخوا هەر لە خۆت هەر والله. دەبێ زەحمەتەوە بگرێک دەکات قوربانەوە وەربێشەوە داوەشی باوکە ڕۆ بدا ڕۆ سعری تەماتە بۆ نەبەرزە